وڵابیانی خۆشەویستی پۆلی 12 جارێکی تر مامۆستا ئەنوەر عوتمان لە ئامادەی کلێڤەری ناحوکمی و ئامادەی ئازادی کوڕان بە ئێوەی خۆشەویست دەگاتەوە لۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی پۆلی 12ی مەذهەبی ڕۆمانسی کە قەسیدەی ئەلئەطلالی بەناوبانگی ئیبراهیم ناجیە قەسیدەی ئەلئەطلال کە قەسیدەیەکی ڕۆمانسیە ئیبراهیم ناجیە غەنەتها کردیتە گۆرانی بێژی بەناوبانگی عەرەب کەلثوم. پێشەوەی باسی قەسیدەکە بکەین هەرچەندە ژیانی ئیبراهیم ناجی لە مەنهەجینگۆ باز نەکرایە و لە ئێوە مەطلوب و داواکراو نییە، بەڵام بە کورتی باسی هۆکاری نووسینی ئەو قەسیدەی دەکەین هەتا لە ناوەڕۆکی قەسیدەکەی بگەین. ئیبراهیم ناجی لە تەمەنی هەرزەکاری خۆشەویستی کچە دراوسەیەکیان دەکەوێتە ناو دڵی، بەڵام لە پۆلی 12 نمرەیەکی زۆر بەرزدەینی و ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکرێت لە بۆ خوێندنی کۆلێژی پزیشکی. چەند ساڵێک لە دەرەوەی وڵات دەبی، بەڵام هەر کاتێک کە دەگەڕێتەوە وڵاتەکەی بەنیازی خزمەتکردن و هەڵوها خۆشەویستی ئەو کچەشی هەلە دڵمایە، بەڵام کاگە پاشی گەڕانەوەی دەبینیتێن ئەو کچە دراوسەیە کە ئەو خۆشەویستیە ماڵی لە گەڕک نەمایە و باری کردیە و بە هیچ شێوازێک هیچ هەواڵێک دەربارەی نازانی. ئەو بەسەر هاتە چەند ساڵە تێدەپەڕی، بەڵام ئەو کچە هە لە ناو ئەندێشەی ئیبراهیم ناجی دەمێنێتەوە تا شەوێک لە شەوەکان لە دەرگای ماڵی دکتۆر ئیبراهیم ناجی دەدرێ کابرایەکی تەمەنی پیاوێکی 40 ساڵانە بانگی دەکات لەبەرەوەی خێزانەکەی نەخۆشە. کاتێک کە ئیبراهیم ناجی وەکو دکتۆر دەچی چارەسەری ئەو ئافرەتە بکە، ئەو ئافرەتە بارودۆخی کوشندەیە توندا هەناسەی تونگە خەریکی ویلادە و منداڵبوونە. کاتێ ئەو ئافرەتە دەموچاوی نادیارە لەبەرەوەی دابوونەریتی قەدیم ئەو کاتی ژوا بووکەوە زیاتر بەرامبەر پیاوانی بێگانە ئافرەتەکان دەموچاوی خۆیان دەشاردەوە، بەڵام لەبەرەوەی ئافرەتەکە زۆر تەنگە نەفەسە دکتۆر ئیبراهیم داوا لێ دەکات دەموچاوی هەردەنەوە لەوەی هەناسەیەکی بە ئیسراحات بدا، بەڵام هەر لە گەربینینی ڕووی ئەو ئافرەتە دکتۆر ئیبراهیمی شاعر تووشی شۆک و سەدمە دەبی لەگەر عیلاجکردنی ئافرەتەکە فرمێسک بە چاوەکان دێتە خوارێ دەوروبەر نازانن هۆکارەکە چییە، بەڵام کاتی ئیبراهیم ناجی دەگەڕێتەوە ماڵەوە تووشی شۆک و ئینهیار و تووشی ڕووخانێکی دەرونی دەبی. لەو کاتەیە قەسیدەی ئەلئەطلالی دەنووسیتن. پاشی نووسینی قەسیدەکەی دەچێتە لاوی گۆرانی بێژی بەناوبانگی عەرەب کەلثوم تا لۆی کاتە گۆرانی، بەڵام کەلثومیش ڕەتی دەکاتەوە لە پاشی وەفاتکردن و کۆچکردنی ئیبراهیم ناجی کەلثوم دەیکاتە گۆرانی و گۆرانیەکی زۆر بەناوبانگ شیرێ دەرەچی. وەکو لە باسکردنەکەی لۆتان ڕۆبەوە ئەو قەسیدەیەکی ڕۆمانسیە. سەرەتا قەسیدەکە دەخینەوە و دەیکەینە کوردی و شیکردنەوەشی لە بۆ دەکەین لەوانەی یەکەم، بەڵام لەوانەی دووەم وەڵامی پرسیارەکان دەدەینەوە لەگەر حەلکردنی پرسیارەکانی وزاری. الأطلال يا فؤادي لا تسل أين الهوى كان صرحا من خيال فهوى اسقني واشرب على أطلاله واروي عني طالما الدمع روى كيف ذاك الحب أمسى خبرا وحديثا من أحاديث الجوى وبساطا من ندامى حلم هم تواروا أبدوا وهو انطوى. بەڵێ ئەوە فەقەڕەی یەکەمی قەسیدەکەی بۆ کۆپڵەی یەکەمی قەسیدەکەمان بۆ قەسیدەی ئەلئەطلال. ئەطلال لە زمانی عەرەبی بە کۆنە هەوار دەگوترێ. عەرەب دابوونەریتیان وا بە تایبەتی کۆچەرەکان ماوەیەک لە شوێنێک دەبوون دەچوونە شوێنێکی تر بێگومان یادگاری و بێگومان کۆنە کەلوپەلی خانوەکانیان بەجی دەما لەوێندەرێ پێیان دەگوت ئەطلال کە وەکو لە قەسیدەی جاهیلی زیاتر لەسەر ئەو شێ ڕادەوەستین. بەڵام لێرە ئەلئەطلال بە مانای کۆنە یار، کۆنە خۆشەویست، کۆنە عیلاقە سۆزداریەکە، ئەوەی کە باسمان کرد کەوا لە ناو دڵ و دەرونی ئیبراهیم ناجی بەجی مابوو، ئەوە مانای ئەلئەطلال دەداتن. شاعر دەرێ یا فؤادی لا تەسەل ئەینە الهەوا، هۆدڵەکەم پرسیار مەکە مەڵێ کا خۆشەویستیەکەم، مەڵێ خۆشەویستەکەم چی بەسەر هات. كان صرحا من خيال فهوى خۆشەویستیەکەی ئێمە ڕاستە زۆر بەرز بوو، ڕاستە منارە و ڤێلایەک بوو، بەڵام لەسەر خەیاڵ بنیان درابوو. هەر شتێکی لەسەر خەیاڵ بنیاد درابی لە ناکاوە دەڕوخێت کە شتێکی واقعی نییە. ئەگە تەمەشا بکەین لێرە کەلیمەی فؤادی بەکارهێنایە شاعر مەبەستی پێدڵە.
چونکە وشەی فوعاد زۆر گرنگە لە قەسیدەکەی ئێمە لە چەندین شوێنی پرۆگرام فوعاد دووبارە بیتەوە جگە لە قەسیدەیەکی زوهێری کە بوسلما کە بە مانای العقل دێ ئەگەر نا فوعاد بە مانای دڵ دێ شاعر لەگە دڵی خۆی قسەی کرد گوتی پرسیار دەربارەی خۆشەویستەکەم مەکە خۆشەویستەکەی ئێمە لەبەرەوەی خەیاڵ بوو بناغەیەکی پتەوی نەبوو ڕووخا نەما ڕۆی ئیسقنی وەشڕب عەلا ئەطلالیه ئەو زارە ڕوو لە هاوڕێکەی دەکا هاوڕێ گیان بمدێ با بیخۆمەوە وەشڕب تۆش لەگەرم بیخۆوە عەلا ئەطلالیه بەڵکە کۆنە هەوار و کۆنە یارەکەم لەبیر دەکەم وەڕوی عنی بڕۆ لەسەر زاری من باسی خۆشەویستەکەی من بکە بۆ خەڵکان هیچ مەشارەوە طالەمە الدەمع ڕەوا هەتا ئەو کاتەی فرمێسک لە چاوەکانم ناوەستێ هەتا ئەو کاتەی هاتنە خوارەوەی فرمێسکەکانم بەردەوامە تۆش بڕۆ باز بکە كيف ذاك الحب أمسى خبرا ئای من نازانم ئەو خۆشەویستی ئێمە چۆن بووە هەواڵێکی ڕابردووی بێ بنەما وحديثا من أحاديث الجوى بوا بسرهاتك لبسرهات داستاني شاعران ورابردوي عاشقاني برلا آزار وأشكنزا بسرهاتك مني شوي بسرهاتي ليل مجنون شيرن فرهادي بسرهات وبساطا من ندامة حلم ئەو خۆشەویستەی ئێمە وەکو ڕایەخ و مافورێک بوو دۆست و ئازیزان کۆ دەبوونەوە بابەت هەر بابەتی خۆشەویستی ئێمە بوو باس هەر باسی خۆشەویستی ئێمە بوو هم تەواڕە و ئەبەدە و وەهوەنتەوە هەر هێندەکە خۆشەویستەکەی ئێمە نەما هەر ئێندە کە دەفتەری خۆشەویستی ئێمە قەپات کرا هەر ئێندە کە مافوری خۆشەویستی ئێمە هەر گیرایەوە دۆست و ئازیزانیش پەرتیان لێکرد بابەتێک نماکەوە باسی بکەن بابەت هەر ئێمە بووین ئەوە فەقەڕەی یەکەمی قەسیدەکەمان فەقەڕەی دووەمی شاعر دەرێ لەست ئەنساکی وەقەد ئەغڕەیتەنی شاعر ئەو جارە پەشیمان دەبتەوە لە فەقەڕەی یەکەم باسی ئەوەی کرد کەوا خۆشەویستەکە ڕابردووەک بوو لە بیر کرا دەفتەرێک بوو قەپات کرا مافورێک بوو هەر گیراوە جارێکتر بیری لێ ناکەمەوە لە فەقەڕەی دووەم ئەو جارە عەقڵ تەحەکم ناکا دڵ و سۆز و عاتیفە تەحەکم دەکا دەڵێ لەست ئەنساکی نە لە بیرم کردی نە لە بیریشت دەکەم لەست ئەنساکی وەقەد ئەغڕەیتەنی بە دڵنیاییەوە تۆ منت فریودا تۆ منت لە خشتە برد تۆ سەرنجی منت ڕاکێشا و تووشی سۆزداری و عشقت کردم بە چێ بە چوار شت بفم العذب المنادات رقيق بەوشە ناسک و بەوشە خۆشانەی کەوا لە زار و لە دەوت دەرەچوو ئەو وشە ناسکانەی ئەو وشانەی کەوا بانجینایی منت پێدەکرد ئەو وشانە دائیمەن وەکو ڕابردووەک لە مێشکم دەزرینجێتەوە هەر کاتێک کەوا لە مێشکم زرینگاوە تۆم بەبیر دێنێتەوە ويد تمتد نحوي كيد من خلال الموج مدد لي غريق خاڵی دووەمیان کەواوە دەکا خۆشەویستی تۆم لەبیر نەچی ئەو دەستەتە کەوا لە بۆ منت درێژ کرد دەستی تۆ وەکو چوا بوو وەکو وەی وابوو من کەوتبمە ناو دەریایەک نزیکی خنکان بم لە ناکاو کەسێک دەستی بۆم درێژکا و ڕزگارم بکە بەڵێ دەستی تۆش وەکو ئەوە هۆکاری ڕزگارکردن و هۆکاری شادی بەخشین بوو لە بۆ ژیانی من تەمان لە ڕابردوو ئاهی یا قیبلەتە ئەقدامی ئای خاڵی سێم کە ناتام لەبیرت کەم تۆ ڕوانگەیەک بوو بۆ قاچەکانم قیبلەی دینی نا ڕوانگەی دۆزینەوەی ژیان ئیذا شەکەت الئەقدام و ئەشواک الطەریق کاتێ من کەسێک بووم لە سەحرایەک لە بیابانێک دەڕۆیشتم قاچەکانم دڕکاوی بوو ڕێگای دۆزینەوەی شوێنی ڕۆناک و ماڵەوەم پێ نەدەدۆزراوە تۆ وەکو ڕوانگەیەک وابووی تۆ وەکو بورجێک وابووی بەهۆی تۆ من ڕێگای ڕاستەکەم دۆزیەوە وبريقا يظمأ الساري له أين في عينيك ذياك البريق هەروەها من وەکو کەسێک وابووم کەوا لە شەوا شەوڕۆیم کردبی لە تاریکاییە ڕێگای ڕاستم بزر کردبی ئەوەندی گەڕابم وێڵ بوو بم ڕێ ڕاستم نەدۆزیبیەوە لە ناکاوە بریقەیەک و ڕۆناکاییەک و بلاجکتۆرێک لۆم هاتبی بەهۆی ئەو ڕۆناکاییە ڕێگایەکەم دۆزیبیتەوە ئەو بلاجکتۆر و ڕۆناکاییەش چاوەکانی تو بوو
کەواتە خاڵی چارەمی دەرێ هەر کاتێک وێنەی چاوە جوانەکانی توم بەبیر دێتەوە برینەکانم قەتماغەی دەکوڵێتەوە. کەواتە لەو فەقەڕەی دووەمیان شاعر باسی ئەوە دەکا کە بە هیچ شێوازێک ناتانی خۆشەویستی و سۆزداریەکەی لە بۆ ئەو کچە دراوسەی لەبیر بکاتێن. وەکو دەبینین قەسیدەکە پڕیەتی لە ڕۆمانسیەت، پڕیەتی لە عاتیفە و لە وێنەی خەیاڵاوی. فەقەڕەی سێمیان شاعر ئەو جارە لەسەر زاری کچە قسە دەکا، وەک برێ کچە وەڵامی دەداتەوە. فەقەڕەی سێمیان کچە وەڵامی شاعر و عاشق ئیبراهیم ناجی دکتۆر دەداتەوە. دەڵێ اعطني حريتي واطلق يدي إنني أعطيت ما استبقيت شيئا آه من قيدك أدمى معصمي لم أبقيه وما أبقى علي ما احتفاظي بعهود لم تصنها وإلى ما الأسر والدنيا لدي ها أنا جفت دموعي فاعف عنها إنها قبلك لم تبذل حيا. اعطني حريتي آزادين بدي ئازادیم پێ ببەخشە واطلق يدي دەستی شم لێ بەردا إنني أعطيت ما استبقيت شيئا ئەوەی لەسرە من بوو لە دڵسۆزی و لە وەفا و لەسرە تۆ ڕاوەستان هەمووم بەخشی هیچم لەسەر نما من مایەی گازاندە و گلەی نیمە تۆ لە من دەکەی تۆ مافی گلەی و گازاندەت لە من نییە. ئاهی من قەیدیکە ئەدما معسەمی تۆ نازانی خۆشەویستی تۆ وەکو کەلەپچەیەک و وەکو کۆتێک وابوو لە دەستی من ئای لەو کەلەپچە و کۆتە چەند ئازار و ئەشکەنجەی دام و مەچەکی بە خوێن داهینام. لیمە ئوبقیهی پێم ناڵێ تاکەی پێم ناڵێ بۆچی ئەو خۆشەویستەی تۆ هەر بهێڵم وەما ئەبقا عەلەیە خۆ منی نەهێشت هێندەی ئازار و ئەشکەنجەدام ما احتفاظي بعهود لم تصنها من پارێزگاری لە پەیمان و لە بەڵێنێک ناکەم کە تۆ پارێزگاریت لێ نەکرد و نەتپاراست. وإلى ما الأسر پێم ناڵێ تاکەی ئەسیر و کۆیلەی تو بم والدنيا لدي خۆ دنیا هەر تۆی تیانە دنیایەکی فراوانم لە پێشە. ها أنا جفت دموعي ها سەیرم کە چەند لۆت گریاوم هێندە گریاوم چاوەکانم وشک بوو فرمێشکی تیانەما. فاعف عنها ببوورە ئەو بابەتە لە بیرکە ئەو بابەتە بکە ڕابردوو وازی لێ بهێنا. إنها قبلك لم تبذل حيا بەس ئەوەش بزانە ئەو خۆشەویستی و دڵسۆزی وەفایە من بە تۆم بەخشی تا ئێستا هیچ کچێ هیچ ئافرەتێ بە خۆشەویستە پیاوەکەی نەبەخشیە. ئەو قەسیدەیە گوتمانی چێ؟ ئیبراهیم ناجی. چێکەیتە غینا ئەو گۆرانی غەنەتها کەلثوم. ئێستا شعرەکەمان کوور دەکردی بەڵام مایەشیکردنەوەیەک لە بۆ قەسیدەکە بکەین لە لایەنی بەلاغی و لە لایەنی نەحوی و لە لایەنی ئەدەبی. دەڵێن سەرەتا بزانین معانی الکەلیمات الصەرح کە لە قەسیدەک هەبوو البناء الفخم الكبير بناية برز مناريك فيلايك هوا ببي ألف لام فعل ماضي يعني سقط وإنهار رخاء. الأطلال يعني الآثار شتي كونو كلو بليكون كون هوار بلام لو قصيدة قلت من بمعنى يكون خوشيز ده. النديم يعني الجليس يعني الصديق يعني القريب كبيت سوانكي العدو البعيدة. الساري أو كسيكوا بشو دروا لو نمونا القرآن في رضا فرمي سبحان الذي أسرى بعبده الساري أو كسيكوا شو روي دكاتن. المعصم موضع السواري من اليد متك شويني بازنا. الجوى عذاب الحب آزار أشكن زي خوشويستي. صانة يعني حفظة في سوانكشي خانة واتخيانة كردين ئەوە وشە و مانایەکان. بەڵام ئێستا بچینە سەر شیکردنەوەیەکی لە بۆ قەسیدەکەی بکەین پێش ئەوەی وەڵامی پرسیارەکانی کتێب بدەینەوە. دەڵێن قەسیدەکە بە مانای سەرەتا ناوی ئەلئەطلال بوو قەسیدەکەمان ناوی ئەلئەطلال بوو. دەستی پێکرد بە یا فوئادی یا
حرفێکی نیداءە لۆی فؤاد دەبیتە منادایە چ بوو حرف نداء فؤاد وەکو معنا فؤاد يعني القلب لو قصيدة لبروي قصيدك رومانسية بەڵام وەکو قەواعیدی لەبەر ئەوەیە کە حرفی نداء فؤادەکە دەبیتە منادا دەبیتە منادا حرف نداء و منادا لا تسل يعني لا تسأل لا تسأل فعل مضارع مجزوم لا يك ناهية لا يك ناهية تسألكش دبيتا فعل مضارع مجزوم سيمشت أين الهوى أين أمرازي استفهاما نشانة بسيارشمان ليرهي وقت بينين للشطر الأول للاي يكم سي نشانة لنشانة كاني أسلوب إنشائي طلبي تدا سرطان ندائي تدا پاشان نهي تدا پاشانش استفهامي تدا هر سيتشان نشانة أسلوب إنشائي طلبينا لا يدوم كان صرحا من خيال فهوى كان صرحا من خيال فهوى براستي خۆشەویستەکەی ئێمە ڤێلایەک بوو لە خەیاڵ و ڕووقە ئەوە هیچ ئسلوبێکی ئینشائی تێدا نیە لۆیە خەبەریە ئەگە تەمەشا بکەین لەو قەسیدەیە تەنها لە شەتری یەکەم عیلاقەیەکمان هەیە لە بینی دوو کەلیمان لێرە الهەوە لێرە شەیتمان فەهەوە بێگومان ئەلیف لامەکە تەنها نیشانەی مەعریفەیە ئەلیف لامەکە ئێمە هیچ حسێبێکی لە بۆ ناکەین لێرەش فائەکە حرفی عەطفە هیچ حسێبێکی لە بۆ ناکەین وشەی هەوامان هەیە دوو جاران وشەی هەوا بە یەک دەچیتن بەڵام مانای جیاوازە ژمارەی پیت و جۆری پیت و حەرەکاتی پیت و تەسەلسولیشیان یەکە خوێندمان گۆتمان پێی دەرێن ئەلجیناس عیلاقەی بینەی هەوا و هەوا جیناسە جیناسێکی تەواویشە التام هەروەها هەیتمان لە هەمان بەیتی یا فؤادی لا تسل ئەین الهەوا لەو قەسیدەیە لە هەمان بەیتی بابەتی تەشبیهمان هەیە ئەوە خۆشەویستەکەی خۆی شوبهاندیە بە چ بە ڤێلایەکی بەرز هەوایەکە خۆشەویستیەکە کە بەمانەی الحب دێ ئەوەیان المشبهە طبعا ئەداة تەشبیهی تێدا نیە لەوەیان سەرحەکە المشبه به ئەوەی کەوا پێمان چواندیە خۆشەویستەکەی خۆی بەچ شوبهاندیە بە ڤێلایەک بە قەڵایەک بە منارەیەکی بەرز خاڵی هاوبەشی شیان بریتێ لە چ بریتێ لە سقوط و ئینهیار وەکو لە پرسیار وەڵامەکان دەیخینین ئەوە سەبارەت بە بەیتی یەکەمیان ئێستا باسی بەیتی دووەم دەکەم ئیسقنی وەشڕب عەلا ئەطڵالیه دیسان ئیسقی فعل ئەمرە فرمانی داخوازی ئیشڕەب فعل ئەمرە فرمانی داخوازی لە شەتری دووەمیش ئێڕوی طبعا ئەوەش فعل ئەمرە حەذف حرف العلەیە کەواتە سێ فعل ئەمر لە دوای یەکتر هاتیە ئەو بەیتەش پێمان دەرێ ئسلوبی ئینشائی تەڵەبی بەسەریدا زاڵە شتێکی تر ئێڕوی کە فعل ماضیەکەی ڕەوایە بە مانای باز بکە لەولایە ڕەوا بە مانای ڕژانی فرمێسکە کەواتە دەتانین برێن ئەو دووەشیان جناسە هەرچەندە کتێب ئاماژەی لە بۆ نەکردیە بسمە بەیتی سێمیان کەیفە ذاکە الحب ئەمسا خەبەڕا کەیفەش ئامرازی ئیستفهامە لە بۆ چۆنێتی لە بۆ حال كيف ذاك الحب أمسى خبرا أوش نشاني بسيارك ديسان لو ما رون دبيتو كوا إنشاء طلبية وحديثا من أحاديث الجواء أحاديث جمع تكسير بكين مفرد دبيت حديث وبساطا من ندامة حلم هم تواروا أبدا وهو انطوى إسا وقت بينين لو فقري كميان لو کۆپڵەی یەکەمیان ئسلوبی ئینشائی بەسەریدا زاڵە ئینشائی تەڵەبی خیتابەکەشی مباشرە لەبەرەوەی ئەمر و نەهی و نیدا و ئیستفهام و ئەو شتانی تێدا هەیە مباشر لەگە دڵی خۆی قسە دەکا
ئەوە لەلایەنی مستەوای ئسلوبی بەڵام لەلایەنی دەلالە و معنا فەقەڕەی یەکەمیان نسیان الحب شاعر کەئەنەما خۆشەویستەکەی خۆی لەبیر کرد صار من الماضي بۆ ڕابردووەکی دوور بەڵام دەبینین لە فەقەڕەی دووەمیان وانە شاعر پەشیمان دەبتەوە وەکو دەلالە لەست و ئەنساکی دەڵێ نە لە بیرم کردی و نە لە بیریشت دەکەم فەقەڕەی یەکەمیان حکمی عەقڵ بوو ئەو جارە حکمی دڵە زانی لەلایەنی قەواعیدیەکە و لایەنی بەلاغیەکەی لەست و ئەنساکی طبعا لەست و لەیسەیە لەیسەش نەفیە لەست و ئەنساکی لەو کی بەکارینەیە لەبەر ئەوەی ئەو جارە ڕاستەوخۆ لەگەر معشوقە ڕابردووەکەی لەگە خۆشەویستە ڕابردووەکەی قسە دەکات لەوەیە کافەکە کەسرەی لە ژێر بەکارینایە لەست و ئەنساکی وەقد ئەغڕەیتەنی قد سویتە فعلی ماضی هەر کاتێک قد سوەسە فعلی ماضی بە مانای تحقیق و تەوکید دێ وقد أغريتني بفم عذب المنادات رقيق ويد تمتد نحوي كيد ليرة على بيت دوميان ليرة تشبيه من هي ويد تمتد نحوي كيدين حرف كاف من هي كاف كخنديت من أداة التشبيه طبعا ويد يدكاش المشبهة بس الشبهان ديا ك أو زارة يدي دوام أو يبقى كافكي ويا دبيتا المشبه به بلى من خلال الموج مدة لي غريق سينسر سيميان هي يا قبلة أقدامي هيتمان يا من هي طبعا ديسان حرفي نداء قبلة كدبيتا منادى أقداميش جمعة أقدام جمعة أقداوي مفرد ما ليبكا مفردكي قدم هيتمان أوزارا إذا من هي إذا لهر شوێنێکی بینیمان دەڵێن ئەدات شەرتە إذا چیە ئەدات شەرت ئامرازی مەرج إذا شكت الأقدام أقدام گوتمان مفردەکەی قەدەمە ئەشواک دیسان جەمعی تەکسیرە مفردەکەی شەوک جارێکیان لە وزاری هاتەوە دەرێ عیلاقەی بە حاسەیەک هەیە طبعا عیلاقەی بە حاسەی بەسەر هەیە لەبەرەوەی شەوک چ بە مانای دڕک و داڵ بێت چ بە مانای شوشە بێت هەر دەبێت چاو دەبیندری هەر چەندە لێرە بە مانای دڕک و داڵ دێ الطريق من هي دەتانی مرادفی لۆ بینەوە الطريق مرادفەکەی الدرب الشارع ئەوە هەموو مرادفی الطريقين يعني ڕێگا چینە سەر بەیتی چارەمیان وبريقا يظمأ الساري له الساري من هي للياني قواعد ديخينين اسم فاعلة وزن فاعل أين في عينيك ضياق البريق هيتمان أين ديسان أينش أمرازي استفهامو بسيار كردنا بەڵێ نیشانەی استفهام کەتە ئەولای ئەوە فەقەڕەی دووەممان تەواو کرد بەڵام زیاتر ئەوەیان ئسلوبی خەبەری بەسەری دازاڵە ئەوەیان زیاتر ئسلوبی خەبەری بەسەری دازاڵە نەک سکەمە دائیمە تەرکیز دەکەنە سە هەیمەنە و سەیتەڕەکانیان زیاترە لەوەیان خەبەریەکەی زیاترە لەلایەنی دەلالەش عدم نسيان الحب دەڵێ بە هیچ شێوازێک تۆم پێ لەبیر ناکرێ ئەوەی لە فەقەڕە یەکەم باسم کرد نەمتوانی جێبەجێ بکەم ئێستا دەچینە سەر فەقەڕەی سێمیان شیکردنەوەی لە بۆ دەکەین اعطني حريتي واطلق يدي اعطني فعل أمر فرماني داخوازيا أطلق فعل أمر فرماني داخوازي دو فعل أمر تدا كواتيك سربا أسلوب إنشائي وطلبي دستي بيكرديا إنني إنا توكيدا إنا
زۆر دووبارە بیتۆ لە پرۆگرامەکەمان ئامرازێکە لە بۆ تەوکیدی بەکاردێ تەکیدکردنەوە. أعطيت ما استبقيت شيئا من قيدك أدمى معصمي لما أو لما مختصر لماذا يعني بوتي لماذا تيا طبعا لماذاش استفهامه سيار كردن. وما أبقى علي طبعا أمايا أمرازي نفيا. ختتر ما احتفاظي بعهود لم تصنها يعني لا أحتفظ بعهود أو ما ينافيه هندق لما مستيان باستفهامية ليش لدينا كبقناعتي من ما ينافيه حتى أجي استفهامية يشبه استفهامية كهر إنكارية ديسان دبيتوا إنكاري كدنو نفي. ما احتفاظي يعني لا أحتفظ بعهود عهود جمعة بكينة مفردة بتاعهد لم تصنها طبعا لمش أداة نفيا. إلى ما مختصري إلى متى إلى ما كنت كلاويتسيا إلى متى تاكي هذا لسان استفهامي كده. والدنيا لدي ها أنا جفت دموعي فاعف عنها. دموع من هي ليرا أجر مفردك باس كن دبيت دمع كيقلب سيارة كان وزاري جمع عددات الزيادة جمع تكسير كان يدري مفرد سيارة. فاعف عنها فعل أمر حذف حرف الليلة سرا فعل أمر. إن أمرازي توكيدا. لم تبذل وتمان لما كان فيها كواتا فقري سيمشيان اسلوبي انشائي وطلبي بسريدا زالا قريمترين خالش تدايا كوا طلب الحريه. اگر تماشايا بكين بيش اوي كوتاي بدرسكي استابي نمدريم او قصيده ديار بو رومانسيه مؤشرات كان رومانسي زور زوان بيو ديار بو باسي حبو عشق و خۆشەویستی دەکرد. طلب الحڕیەی تێدا بوو بە تایبەتی لە فەقەڕەی سێم. هەروەها ئیعتیمادی کرد بۆ سەر عاتیفە و سەر خەیاڵ، هەروەها تەمەزوق و غوڕبە و دوورکەوتن و ئەو خاڵانەشی هەموو تێدا بوو کە ئابە و حوزن کە هەر هەموو ئەوانەش لە مؤشرات و نیشانەکانی سینە مەذهەبی ڕۆمانسینە. ئێستا کۆتاییمان بە بەشی یەکەمی وانەکەمان هینا نیوەی تریمایە بە هیوای ئەوەی سوودتان لێ بینی بیتن و لە کاتێکی تریش بین نیوەکەی تریش لە بۆ بەڕێستان باز بکەین. هەر شاد بێن.